ئێمە ئیشەکانمانتر لە دوای فەرمانەکەەوە دەست پێەکە ئینشاءڵڵا کارێکەکەین هەموو شێرخانی کارگێڕی ئیدارەی پارێزگای هەڵەبجە تەکمیلە بکرێت. پیرۆزە جارێکی تر قۆناغەکانی دوای وەرگرتنی ڕەزامەندی و واژەی سەرۆ کۆمار چیە بێت؟ بەڵێ قۆناغەکان هەردوێنێ نووسراو کراوە بۆ وەزارەتی دادی عێراقی، دواتر ئەوانش لەوێ وردبینیەکەن و پاشان لە وەقایع عێراقی بڵاوەکرێتەوە بەم شێوەی ڕێکارەکان دەست پێکات و ئێمەش دواتر لەلایەن حکوومەت هێرێمی کوردستان و وەزارەتە پەیوەندی دارەکانەوە ئەو داواکاریان کە پێویستە لە حکوومەتی فیدراڵ داوایەکەین. هەڵەبجە ئەو فەرمانگانەی کە هەتاوەکو ئێستا بۆ نمونەش وتم ئێمە لە ڕێگەی وەزارەتە پەیوەندی جارەکانی حکوومەت هێرێمی کوردستانەوە نووسراوە ڕاستی حکوومەتی فیدراڵەکەین و ڕێکارەکانی خۆیان گیرێتە بەرو. وەکو پێشتریش وتم ئێمە ئیشەکانمانتر لە دوای فەرمانەکەەوە دەست پێەکە ئینشاءڵڵا کارێکەکەین هەموو شێرخانی کارگێڕی ئیدارەی پارێزگای هەڵەبجە تەکمیلە بکرێت تەبعاً بە هەماهەنگی و پشتیوانی حکوومەت هێرێمی کوردستان و ئەو کەم کوڕیانی کە هەمانە پێشکەشی حکوومەتی فیدراڵی شەکەین.